إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، تەمەنی گەنجی کە باشترین تەمەنە ئینسان کار و کردەوەی چاکی تێدا بکات، تێیدا فێری زانست و عیلم ببێت، باشترین شت کە ئینسان ئەو تەمەنەی لە خزمەتدا سەرف کات بریتیە لە فێربوونی زانست و عیلمی شەرعی. بۆیە بە کورتی دەڵێن گەنج و زانست. خۆی گەورە دەفەرمێت: یەرفع الله الذین آمنوا منکم. خۆی گەورە ئەوانەی کە ئیمانیان هێناوە بەهۆی ئیمانەکەیانەوە لە ئێوە بەرزیان دەکاتەوە، بەڵام والذین ئوتوا العلم دەڕەجات، ئەوانەی کە زانست و زانیاری لەگەڵ ئیمانەکەیاندا فێر بوون، کار بەو زانستایان دەکەن، خی گەورە پلەیەک زیاتر لە ئیمانداری ئاسایی ئەو کەسانە بەرز دەکاتەوە بەهۆی زانست و زانیاریەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت: من جاء مسجدی هذا، هەر کەسێ بێتە ئەو مزگەوتەیەوە کە لە مەدینە فەرموویەتی و مەبەستی هەر مزگەوتێکی دیکەیەوە، هەر شوێنێکە کە ئینسان بێت بۆ ئەوەی کە خێرێک فێر بێت، بۆ ئەوەی کە عیلم و زانست و زانیاریەک فێر بێت، کە هیچ چاکەیەک لە زانستی شەرعی باشتر نییە. ئەو پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: فهو بمنزلة المجاهد في سبيل الله. ئەو کەسە وەکو ئەوە وایە کە جیهاد و تێکۆشان لە پێناوی خودای پەروەردگاردا بکات. واتە پلەی فێربوونی زانست و زانیاری ئەوەندە گەورەیە وەکو ئەوە وایە کە ئینسان لە سەنگەردا بێ و جیهاد لە پێناوی خودای پەروەردگاردا بکات، کە ئەوەش فەزڵ و پلەی زانست و زانیاریمان بۆ دەردەخات. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم: من يريد الله به خيرا يفقهه في الدين. خوای گەورە ئیرادەی خێر و چاکەی بە هەر کەسێک هەبێت، کە خوا لە خۆ و لە گۆترە ئیرادەی خێری بە هیچ کەسێک نابێت. ئەو کەسەی کە ڕووی لە خێر بێت، ڕووی لە خوا بێت، ڕووی لە چاکە بێت، خوای گەورەش ئیرادەی خێری بەو کەسەیە دەبێت. دەفەرمێ هەر کەسێک کە خوای پەروەردگار ئیرادەی خێری پێی هەبێت، ئەو کەسە شارەزا دەکات لە زانست و زانیاری، لە تێگەیشتن لە دین. ئەی گەنج، ناتەوێ خوای گەورە ئیرادەی خێری پێت هەبێت، ناتەوێ خوای گەورە ئیرادەی چاکەی پێت هەبێت، ناتەوێ بزانی ئایا خوای گەورە چۆن ئیرادەی خێری بە تۆ هەیە و لە چ پایەکدای دەی شارەزا بە لە دین، شارەزا بە لە عیلم و زانستی شەرعی. ئەوە خوای پەروەردگار ئەو کاتێ ئیرادەی خێری پێت دەبێ خوا بمانگەڕی لەو کەسانە. سوفیانی سەوری دەفەرمێت: ئەگەر ئینسان نیەتی پاک بێت، هیچ کار و کردەوەیەک لە فێربوونی زانست و زانیاری باشتر نییە. لە داواکردنی زانستی شەرعی هیچ کار و کردەوەیەک باشتر نییە کە ئینسان نیەتی لەگەڵیدا پاک بێت. بزانە ئیمامەکان، زانایان، هاوڵان چۆن هەوڵیان دەدا بۆ ئەوەی کە زانست و زانیاری فێر بن، بۆ ئەوەی کە عیلمی شەرعی بەدەست بێنن، بۆ ئەوەی کە لە دین شارەزا بن. یەکێک لەوانە ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ کاتێک کە دەچوو بۆ لای مامۆستاکەی هەندێک خورمای لەگەڵ خۆی دەبرد، بەو منداڵانەی دەدا کە لە بەردەمی دەرگای ماڵی مامۆستاکەی بوون.
جا پێی دەوتن ئەگەر کەسێک بێت بڵێ ئیشم لە لای مامۆستا هەیە واتە مامۆستای ئیمام مالیک، ئەوە پێی بڵێن کەسێکی دیکەی لەلایە و ئیشی هەیە و بۆی ناکرێت، بۆ ئەوەی خۆی زۆر لە لای مامۆستاکەی بمێنێتەوە و دەرسی لەلا بخوێنێ و شارەزا بێ لە زانستی شەرعی. دەفەرمێت لە ڕۆژێکی جەژندا لە جەژنەکاندا کە خەڵک مەشغوڵ و سەرقاڵ بوو ئەمن دەچوون بۆ لای مامۆستاکەم بۆ ئەوەی کە فەرمایشتی پێغەمبەری لێوەربگرم صلی الله عليه وسلم. لە یەکێک لە جەژنەکاندا دەفەرمێت چوون بۆ لای مامۆستاکەم 40 فەرمایشتی لێوە فێر بووم و لێم وەرگرت لە ڕۆژێکی جەژندا. بزانە ئینسان دەبێ ئەوە ڕووی لە زانست و زانیاری و لە کاری خەیر بێت بەڕێزان. بزانە ئەوان چۆن بە دڵسۆزیەوە هەوڵیاندا بۆ ئەوەی کە شارەزا بن لە دین، خوای گەورەش چۆن پلەپای ئەوانەی بەرز کردەوە تا قیامەت دەنگ و باسی چاکەی خێری ئەو ئیمانە بەڕێزانە نابڕێتەوە. ئەو ئیمامانە دەنگ و باسییان هەر بەردەوامە هەتاوەکو ڕۆژی قیامەت خێریان بۆ دەچێت. خەڵک لە زانست و زانیاریەکەیان بەهرەمەند دەبێت، کەواتە هەوڵدا ئەی گەنج زانست و زانیاری فێربی، چونکە باشترین تەمەنە کە ئینسان تێیدا فێری علم و زانستی شەرعی ببێت و فێری کاری خێر ببێت. ئیبن الجەوزی دەفەرمێت گەورەترین دەرگا بۆ ئەوەی کە شەیطان لێوە بچێتە ناو دڵ و دەرونی ئینسان بریتیە لە نەزانین. وەریا بە ئەی گەنج جاری وهەیە شوبهەیەک پەیدا دەبێت، جاری وهەیە پرسیارێک ڕووی تێدەکات، دنیای لێوەیە گدێت چونکە ناتوانێت وەڵامی بداتەوە، چونکە شارەزایی نییە. جاری وهەیە لە شتێکی زۆر سەرەتایی شارەزایی لە دینەکەشی دانیە بای ئەوەندەی ئەوە گەورەترین دەرگا کە شەیطان لێوە دەچێتە ناو دڵی ئینسان، فێڵ لە ئینسان دەکا، ئینسان هەڵدەخەڵەتێنێت، بریتیە لە نەزانین، بریتیە لە نەشارەزایی. برام فێری علم و زانستی شەرعی ببە، لە دنیادا پلەت بەرز دەبێتەوە، لە لای خوای گەورەش لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە پلەت بەرز دەکاتەوە. کاکە ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ ڕۆژێکیان بەلای شەعبیدا ڕۆیشتم کە یەکێکە لە زانایان دەفەرمێ بانگی کردم، گوتی بە زۆری سەردانی کوێ دەکەیت؟ گوتم وەڵا بە زۆری دەسمە بازار، پێشەوەی کە ئیمامی ئەبوو حەنیفە ڕوو بکاتە خوێندن و زانست و زانیاری شەرعی. گوتی بە زۆری دەسمە بازار. دەفەرمێ شەعبی گوتی مەبەستم ئەوە نییە کە دەچیە بازار، ئایا سەردانی زانایان دەکەیت یاخود نا؟ لێیان بەهرەمەند دەبێ و سەردانیان دەکەی دەچیە لایەن؟ گوتم بەخوا کەم دەسمە لای زانایان و کەم سەردانیان دەکەم. دەفەرمێ پێی گوتم پێویستە لە زانایاندا نەبڕیت، سەردانیان بکە، بچۆ لایەن بۆ ئەوەی کە لە زانست و زانیاریان فێربی، بۆ ئەوەی کە شارەزایی لە دیندا فێربی. پێویستە دانەبڕی برام لە ئینسانی زانە، چونکە لێی فێری چاکە دەبێت. فەرمووی زۆر مەچۆ بۆ بازار بەپێی پێویستی نەبێت، چونکە هیچ سوودێکت دەست ناکەوێت. ئەوەندەی کە پێویستە بڕۆ، ئەمما کاتی خۆت بە فێڕۆمە دەبە زۆر. بۆیە دەفەرمێ ئامۆژگاری مامۆستاکەم جێبەجێ کرد، ڕوون کردە زانایان خوای پەروەردگار سوودی پێگەیاندم تاوەکو دواتر بوو بە ئەو زانایەی کە دەنگ و باسی نابڕێتەوە لە ناو موسڵماناندا، خەڵک لە زانست و زانیاریەکەی بەهرەمەند دەبێت تاوەکو ڕۆژی قیامەت. ئەی گەنج ڕووبکە زانیاری، ڕووبکە زانایان، کاتی خۆت بە فێڕۆمە دەبە شتێک کە سوودی دنیا قیامەتی نییە. ئەوە لە دنیادا سوودت پێدەگەێنێت، لە قیامەتیشدا سوودت پێدەگەێنێ کاکە، لە قیامەتیشدا پلەت بەرز دەبێتەوە. ئیبن الجەوزی کە یەکێکە لە زانایان دەفەرمێت بای حاڵی خۆمتان بۆ باسکەم، هەرگیز لە خوێندنەوەی کتێب وەڕەز نابم، هەرگیز لە خوێندنەوەی کتێب تێر نابم. دەفەرمێ ئەگەر ڕۆژێکیان کتێبێکی نوێم بەرچاو بکەوێت و دەستم بکەوێت کە پێشتر نەمبینی بێت، وەکو ئەوە وایە کە گەنجینەیەک من دۆزی بێتەوە. ئەو کەسەی گەنجینەیەک دەدۆزێتەوە، ئەو کەسەی کە خەزنەیەک دەدۆزێتەوە چەند پێی دڵخۆشە. دەفەرمێ ئەگەر کتێبێکی تازە دەبینم بەرچاوم دەکەوێت، وەکو ئەوە وایە کە گەنجینەیەک ببینمەوە ئەوەندە پێی دڵخۆشم. ئەوە دڵسۆزیە بۆ زانست و زانیاری و عیلمی شەرعی برام. بۆیە ئاوا دەنگ و باسییان بەرز بووە ئەو زانایانە، بۆیە ئاوا هەتاوەکو قیامەت ئێمە ناویان دەهێنین و زانست و زانیاریەکەیان باز دەکەین و لیان بەهرەمەند دەبین. خوای گەورە ناو بانگی بەرزکردنەوە، هەر کەسێکیش ڕوو بکاتە خوا، ڕوو بکاتە کاری خێر، ڕوو بکاتە زانست و زانیاری شەرعی،
خوای گەورە دەنگ و باسی بەرز دەکاتەوە، ناوبانگی بەرز دەکاتەوە، پلەشی لە لای خۆی بەرز دەکاتەوە لە ڕۆژی قیامەتدا لە ناو بەهەشت. خوا بمانگەڕی لەو جۆرە کەسانە. با نمونەیەک لە هاوڵانی پێغەمبەر وەربگرین صلی الله عليه وسلم. هاوڵێکی گەنجی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانت چۆن ناوبانگی بەرز بۆتەوە، خوای گەورە چۆن بەرزی کردوتەوە، پێغەمبەر چۆن باسی دەکات. هاوڵێکی گەنج معازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت، ئەو پیاوە لە تەمەنی 18 ساڵیدا مسلمان بوو. لە تەمەنی 33 ساڵیدا هەندێک دەڵێن وەفاتی کردووە، هەندێکیش دەڵێن لە تەمەنی 38 ساڵیدا وەفاتی کردووە. تەمەنی 18 ساڵ بوو کە مسلمان بوو. ئەنجا بزانین خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن باسی دەکات و چۆن ناوبانگی بەرز دەبێتەوە بەهۆی زاناییەکەی، بەهۆی شارەزاییەکەی لە دین. لە یەکێک لە قسەکانیدا معازی کوڕی جەبەل دەفەرمێت، ئامۆژگاریمان دەکات، دەفەرمێت تعلموا العلم، زانست و زانیاری شەرعی فێر ببن، شارەزایی لە دین فێر ببن. بۆچی؟ چونکە دەفەرمێ هەر کەسێک کە فێری زانست و زانیاری بە سوود ببێت لە بەرامبەردا لە خوای گەورەوە نیزێک دەکەوێت و ترسی لە خوای گەورە زۆر دەبێت. ئەنجا دەفەرمێ داواکردنی زانست و زانیاری عیبادەتە، عیبادەتە، خواپەرستیە ئینسان کە داوای زانست و زانیاری بکات. لێکۆڵینەوەی زانست و زانیاری، ممارسە و دیراسەکردنی زانیاری شەرعی تەسبیحاتی خودای پەروەردگارە و هەروەها وەکو تێکۆشان و جیهاد وایە لە پێناوی خودای پەروەردگاردا. ئەنجا ئینسان کە خەڵک فێر دەکات، کاتێک کە خۆی فێری زانیاری دەبێ خەڵک فێر دەکات، دەفەرمێ ئەوەش سەدەقەیە بۆ ئینسان و ئەوەش چاکەیە بۆ ئینسان. کەواتە ئەی گەنج، زانست و زانیاری فێر ببە، چونکە هیچ کارێک لە زانست و زانیاری باشتر نییە، هیچ کارێک پیرۆستر نییە لە شارەزابوون لە دین. ئێستا جاری وا هەیە بە کەسێک دەڵێ کاکە بۆ نایە دەرسێک بخوێنی، بۆ قورئان ناخوێنی، بۆ نایە مزگەوت و سەردانی مزگەوت ناکەی، دەبێت بە زۆر پێی بڵێ بۆ ئەوەی بێ دەرسێک بخوێنێت. بەڵام زانایان بە زۆر دەچوونە لای کەسانی زانا بۆ ئەوەی کە زانست و زانیاریان لە خزمەتدا فێر ببن، خۆیان هەوڵیان دەدا بۆ ئەوەی کە فێر ببن، خوای پەروەردگاریش ئاوا بەرزیکردنەوە و ناوبانگی بەرزکردنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی معازی کوڕی جەبەل دەفەرمێت وأعلمها بالحلال والحرام معاذ بن جەبەل، شارەزاترین کەس لە ئومەتی من لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەفەرمێت شارەزاترین کەس بە حەڵاڵ و حەرام معازی کوڕی جەبەلە. ئەو پیاوە لە تەمەنی 18 ساڵیدا مسلمان دەبێت، لە 33 یان لە 38 ساڵیدا وەفات دەکات. بەڵام پێغەمبەر دەفەرمێت شارەزاترین کەسە لە ئومەتی من بە حەڵاڵ و حەرام. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خذ القرآن من أربع، قورآن لە 4 کەسان وەربگرن. چ پلە و پایەکی بەرزە پێغەمبەر شاهیدیت بۆ بدا بڵێ قورآنی لێ وەربگرن. خوێندنەوەکەی دروستە شیاوی ئەوەیە کە قورآنی لێ وەربگری. ئەوە یەکێک لەو کەسانە لەو 4 پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە معازی کوڕی جەبەلی وەربگرن. ئەو پیاوە شارەزایە لە قورآن، لە حەڵاڵ و حەرام، لەو تەمەنە گەنجی و کەمیەیدا بەو شێوازەیە شارەزا دەبێت و خوای پەروەردگار شارەزای دەکات. بۆ یەگەیشتە ئەو ئاستەی کە پێغەمبەر پێی بڵێت ئەی معاذ والله إني لأحبك. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە معازی کوڕی جەبەل دەڵێ سوێن بەخوا ئەی معاذ ئەمن ئەتۆم خۆش دەوێت. چ پلە و پایەیەکی بەرزە بۆ ئینسان پێغەمبەر پێت بڵێ سوێن بەخوا ئەمن ئەتۆم خۆش دەوێت. هەر کەسێک پێغەمبەر خۆشی بوێت بە تەئکید دەبێتە خۆشەویستی خودای پەروەردگاریش. ئاوا خوای گەورە پلە و پایەی بەرز کردەوە لە کاتێکدا کە بەو شێوازەیە ڕووی کردە زانست و زانیاری و شارەزا بوو و ئیماندارێکی ڕاستەقینە بوو. ابن مسعود دەربارەی معازی کوڕی جەبەل دەفەرمێت معازی کوڕی جەبەل بەتەنیا ئومەتەن قانیتەن لله، بەتەنیا یەک ئومەتە. کاتێک کە لەیان پرسیوە ئومەت چییە، مەبەستت چییە؟ فەرموویەتی ئومەت مەبەستم ئەوەیە کە خەڵک فێری خەیر و چاکە دەکات. قانیتەن لله مەبەستم ئەوەیە کە گوێڕایەڵی خوا و پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. دەی معازی کوڕی جەبەل یەکێکە لەوانەی کە خێر و چاکە فێری خەڵک دەکات
وە کەسێکی گوێ ڕایاڵە بۆ خوددا و پێغەمبەر بۆیە دەڵێ بەتەنیا ئەو کەسە ئومەتێکە یەک ئومەت بەتەنیا گەنجێک هاوڵێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهێدی بۆ دەدات. ئەبوو موسلیمی خەولانی دەڵێت چوومە مزگەوتێکی دیمەشق بینیم کە خەڵک کۆڕێکیان بەست بوو دانیشت بوون گەنجێکیان لە نێودا بوو هەر کاتێک بۆ شتێک کە جیاواز بوونایە کە لە شتێک نەگەیشتپانە دەرئەنجام دەگەڕانەوە لای ئەو گەنجەیە و پرسیاریان لێ دەکرد ئەویش زۆر بە جوانی جوابی دەدانەوە پرسیارەکانی جواب دەدانەوە دەربارەی شەرع و دەربارەی دین. گوتی کاتێک کە پرسیارم کرد ئەو گەنجە کێیە کە بەو شێوازە شارەزایە گوتیان ئەوە معاذی کوڕی جەبەلە ئەو گەنجەی شارەزا لە دین ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا لە یەکێک لە قسەکانیدا دەڵێت معاذی کوڕی جەبەل دەفەرمێت کاتێک کە لە سەرمەرگدا بوو دەیفەرموو ئەمن دنیام لەبەر سێ شت پێخۆشە حەزم لە دنیا و لە ژیانی دنیاە لەبەر سێ شت. دەفەرمێ یەکەمیان دنیام بۆیە پێخۆشە بۆ ئەوەی کە لە ڕۆژە گەرمەکاندا بە ڕۆژوو بم بۆ خودای پەروەردگار. دووهەمیان بۆ ئەوە دنیام پێخۆشە بۆ ئەوەی کە کات لە عیبادەتی خوای گەورەدا بەسەر بەرم. سێهەمیان بۆیە دنیام پێخۆشە بۆ ئەوەی کە چۆک دادەم لە بەردەمی زانایان بۆ ئەوەی کە زانست و زانیاری شەرعی فێر بم. ئەو گەنجە ئامۆژگاریمان دەکات لەبەر ئەو سێشتە دنیای پێخۆشە. ئەی گەنج بزانە ئەوە هاوڵێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو کەسە خوای گەورەت چۆن پەلەوپایەی بەرز دەکاتەوە. پێغەمبەر دەفەرمێ شارەزاترین کەسە بەڵام لە سەرمەرگدا چی دەفەرمێت وەکو ئێمە نییە کات بە بەلاش بەسەر بەرێت. دەفەرمێ یەکێک لەو شتانەی کە دنیام پێخۆشە یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە چۆک لە بەردەمی زانایان دابدەم بچمە لای زانایان بۆ ئەوەی کە زانست و زانیاری شەرعیان لەلا فێر بم. ئەو هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو هاوڵە و گەنجەیە کە پێغەمبەر پێی دەڵێت واللهی ئەی معاذ ئەتۆم خۆش دەوێت. ناتەوێت ببێ خۆشەویستی خوا ئەی گەنج ناتەوێت تەمەنت بە فیڕۆ نەڕوات ناتەوێت شتێک فێربی کە باشترین کارە و عیبادەتە لە لای خوای گەورە ناتەوێت شتێک فێربی کە خۆت و کۆمەڵگاکەت بەرەو ڕووناکی و بەرەو هیدایەت دەبەی. دەی بەرام ڕوو بکە زانستی شەرعی ڕوو بکە فێربوونی زانست ڕوو بکە شارەزایی لە دین کاکە هۆکارەکان ئەوڕۆ زۆر ئاسانن زۆر بە ئاسانی دەتوانی فێربی هەر نەبێ جارجارە سەردانی زانایان کە بۆ ئەوەی کە لەیان بەهرەمەند بی ئەو پلەوپایات بەرز دەکاتەوە برام. ئەنجا معاذی کوڕی جەبەل دەربارەی لە ڕۆژی قیامەتێدا چۆنە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت معاذی کوڕی جەبەل ئەمام العولەماء یوم القیامەة برەتوة بە ئەندازەیەکی زۆر لە پێش زانایانەوە حەشر دەکرێت لە ڕۆژی قیامەتێدا لە پێش زانایانەوە لە پێش کەسانی زاناوە بە ئەندازەیەکی زۆر یان لە شوێنێکی بەرزە یان ئەوەتانەیە هەندێک دەڵێن بە ئەندازەی ئەوەی کە چاو حکم کات معاذی کوڕی جەبەل لە پێش زانایانەوە حەشر دەکرێت. ئەو گەنجە خوای گەورە چۆن پلەی بەرز کردەوە برام چۆن خوای گەورە لە ڕۆژی قیامەتێدا دەیخاتە ژێر سایە و سەبەری خۆی نیعمەتی خۆی ئەوەندەی کە چاو حکم کات لە پێش زانایانیشەوە حەشر دەکرێت. ئەو گەنجە لە تەمەنی 18 ساڵیدا مسلمان دەبێت لە تەمەنی 33 یاخود 38 ساڵیدا وەفات دەکات. دەی برام ئەوەی کە پلەی ئینسان بەرز دەکاتەوە ئەی گەنج بزانت چییە ئەوەی کە ئینسان لە لای خوای گەورە و لە دنیادا بەرز دەکاتەوە بزانت چییە کاکە ڕوو بکە زانستی شەرعی برام با تەمەنت نەڕوات ئەو تەمەنەت هەر دەڕوات هەوڵ دەفێر بە شارەزا بە لە دیندا دڵنیا بە خوای گەورە لە دنیادا بەرزت دەکاتەوە لە قیامەتیشدا بەرزت دەکاتەوە. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەین وامان لێ بکەی کە شارەزا بین لە دینی تۆدا وامان لێ بکەی کە زانست و زانیاری شەرعی فێر ببین وامان لێ بکەی بتوانین دڵی خۆمان ڕۆشن کەینەوە وامان لێ بکەی کە بتوانین لەو دنیاەدا بەرچاو ڕوون بین و کۆمەڵگاکەمان ڕووناکەینەوە بەرەو هیدایەتی ببین لەسەر چاکە بمان ژیانی لەسەر چاکە بمان مرێنی عاقبەتی دنیا و قیامەتمان بەخێر بگێڕین. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.